کۆبوونەوەی تیمی خۆبەخشانی تیدێکس بۆ ئاشتیە لە هەڵەبجە کە بۆنەیەکی نێودەوڵەتیە توانە و داهێنانەکانی گەنجانی تێدا دەخرێتە ڕوو بۆ یەکەم جاریشە لە مێژووی هەڵەبجەدا وەها چالاکیی نێودەوڵەتی ئەنجام بدرێت. گەنجانی هەڵەبجە بە ئومێدی گۆڕانکاری گەورە پێشوازیان لەوەها بۆنەیەکی نێودەوڵەتی کردووە. پێشوازی ئەوان لە ئیڤنتەکە و گەرم و گوڕ و چوس و چالاکیەوان ئێمەی زۆر دڵخۆش کرد کاسان سەر بێ وتیان ئێمە هەڵەبجەمان خۆشەوێ قبول ناکەین کە ئەواهی بێ ئەمانەیە باشتری بکەین بۆیە هەوڵێکی باشتری بۆ ئەین. لە ڕێگای تیدێکس بۆ ئاشتی هەوڵ دەدرێت توانە و داهێنانەکانی گەنجانی هەڵەبجە بە جیهان ئاشنا بکرێت. کە کەسە سەرکەوتوەکانی هەڵەبجەیەکانیان لەسەر شانۆی تیدێکس ئاشتی پێشکەشیەکەن خۆشبەختانە لە کەناڵی کورساتەوە پەخش دەکرێت بە سەرتاسەری جیهاندا وەکو وتمانەوە سپۆنسەری میدیایمان و جگە لەوەش دواترم ڤیدیۆیانە دەبرێتەوە ناو وێبسایتەکانی تێد و تیدێکس تۆڵک وەخرێتە ناو بەشەکانی پلاتفۆرمەکانیان لە یوتیوب لە فەیسبوک لە تویتەر لە شوێنە جیاوازەکان کە تا بینەری ئەو ڤیدیۆانە بە ملیۆنەها بوون لە سەرتاسەری جیهاندانی ڤیدیۆیان هەیە نزیکەی گەشتوتە 200 میلیۆن ڤیو. ئەمەش بابەتێکی گرنگە کە چیرۆکی سەرکەوتنی گەنجێکی هەڵەبجەیی لە سەرتاسەری جیهانە ئەبرێت. ئێمە بێگومان خاوەنی کەسانێکین کە لە بواری خۆیان توانیویانە لە ئەستێکی زۆر باڵا بتوانن خزمەت بکەن و لە ئێستادا لە کوردستان و لە وڵاتانی دەرەوەش بتوانن خزمەت بە کۆمەڵگە بکەن و ئێمە ئومێد ئەەکەین لە داهاتووە دەرخستنی ئەم جۆرە کەسایەتیانە ببێتە هاندەرێک بۆ ئەوەی کە کەسی زیاتر بێتە پێشەوە گەنج زیاتر بێتە پێشەوە و هاند بدرێ بۆ ئەوەی کە لە بوارەکەی خۆیان بتوانێت خۆی بەرەو پێش ببات. ئەم ئیڤنتە وا دەکات لە گەنجان کە زیاتر هەوڵ بدەن بێنە پێشەوە لەبەرەوەی کە ئەمە یەکەم جارە لەوەیە بە تەواوەتی لە لای گەنجان ئاشتانێ بەڵام بەهۆی ئەم ئیڤنتەوە دوای ئەم ئیڤنتەوە دڵنیام لەوەی کە گەنجانی هەڵەبجە زیاتر تێئەکۆشن بۆ ئەوەی کە توانەکانیان بەدەربخەن و لە هەروەشە ئیڤنتی گەورەتر و باشتر ئەنجام بدەن لە لۆکاڵی دەرەچین بەرەو نێودەوڵەتی بوون دەڕۆین و توانەکانی گەنجانمان زیاتر نیشانی جیهان دەدەین. بڕیارە ڕۆژی 16 مانگ لە هۆڵی بەڕێوەبەرەتی لاوانی هەڵەبجە یەکەمین بۆنەی نێودەوڵەتی بە ناوی تیدێکس بۆ ئاشتی بەڕێوە بچێت. دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری سەرەکی میدیایی تیدێکستەکەی لاستۆ گرتووە. لە ئێستادا کارەکانی لە قۆناغی کۆتاییدایە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.